بەدگومانیت لە سەرەتاوە لەوە دەست پێکا کە بەدگومان بی بەرامبەر بەخوای پەروەردگار یەقینت هەبێ بۆی خوای گەورە ئەم قورئانەی ناردوتە خوارەوە کەلامی خۆیەتی ئەمە حەقیقەتی مطلقە ئەمە وەکو قسەی من و تۆ نییە ئەمە وعدی مەسئولەکان نییە درۆ دەرچێت ئەمە قسەی ئەمریکا و خەتی سووری ئەمریکایی نییە ئەمە هێزی خوای پەروەردگارە هێزی لە بنەهاتووی سنوور نەدار هێزێکە عیلمێکە توانایەکە دەسەڵاتێکە مەعیەتێکە صفەتەکانی خوای پەروەردگار هەموویان حەقیقەتی مطلقن حقيقتي مطلق يعني نرادي هي نسنوري هي نبري هي نقباري هي نهيجتي أو أنا هم صفتي بشرين كبيلين رجعي نسبي تو آزاي لتو آزاتره تو عالمي لتو عالم تره تو بالا برزي لتو بالا برز تره تو بشوشي لتو بشوك تره تو جواني لتو جوان تره أما أنا صفتي بشرين هي مخلوق هم يسنور دارن بلام أو أنا إخوائي پروردگار صفاتي إخوائي پروردگار مطلقا شو كصفتي ذاتي خويتن صفتي إما ورمان قرتون تو كعالمي ليش يشكو فيروي لكتابي يشكو فيروي لبرخصنوي كفيروي لرجاء هداية كانت وكتشاوجو هستكانتن العقل هزر وشيت ويفيروي خوي برجع علمك خوي وخويتي وخويتي خوي جورك فرمي وكان الله بكل شيء محيطا تشاو بنقين وتصوريه وكبزان بكل شيء يعني تشي انجا محيطة هموي لبرانبري شاسيري مخلوقات كرو خوي جورك فرمي ولا يحيطون بشيء من علمه هر همو مخلوقات پی بهید شتێک نابن لە عیلمی خوای پەروەردگار قورآنی پیرۆز کە فەرمایشتی خوای پەروەردگارن هەر یەکێک لە ئایەتەکانی تعریفی حەقیقەتی مطلقیان بەسەرا دێ حەقیقەتی مطلق واتە ڕاستی بەربڵاوی بێسنوور زاراوەیەکی فەلسەفەی قەدیمە لفلسفه دو زاراوی برانبر به یکتری هن یکیان پیوتره حقیقتی مطلق یکیشان پیوتره حقیقتی نسبی حقیقتی مطلق اوه که سنوری نیه قواره چی نیه شوینه چی بو دیاری ناکره وزنه چی نیه بلان راستی نسبیه کان یان چوارچویان هیا یان رادیان هیا یان حجمیان هەیە یان چێشیان هەیە یان بارستایی بۆ نمونە بە کابرایە گەڵێن زانایە یەکێکی تر لەو زاناترە یەکێکی تر لە هەردووکیان زاناترە یەکێک زاناترینی خەڵکی ناوچەکەیە یەکی تر زاناترینی خەڵکی وڵاتەکەی خۆیەتی یەکی تر بڵێن زاناترینی سەرزەمینە وفوق كل ذي علم عليم بەڵام حەقیقەتی مطلق ئەوەیە کەنایەتە ژێر چوارچێوەی شتێکی مەلموس و دیاریکرا و زانراوەوە بۆ نمونە خوای پەروەردگار کە ئەفەرمێ كل نفس ذائقة الموت هەموو نەفسێک ئەبێت تامی مردن بچێژێ ئەمە جۆرێکە لەو حەقیقەتە مطلقانەی کە تعریفەکەیم باس کرد چونکە هیچ کەسێک شکی لەوە نییە کە هەموو خاوەن نەفسێک ئەبێ بمرێ ئەو کەسەی بڕوای بە ئیسلامیش نییە باوەڕی بەم حەقیقەتە مطلقە هەیە بەڵام ئێمەی مسلمان ئایەتەکانی قورئان هەمووی بە حەقیقەتی مطلقە زانین چونکە لە خوای پەروەردگار و کارزانەوە هاتوون خوای پەروەردگار خۆی شتێکی نسبی نییە هەتاوەکو علمەکەشی نسبی بێ چونکە علمی مەخلوقات وەرگیراون لە هەندێک هۆی دەرەوەی خۆیان بەڵام علمی خوای پەروەردگار ئەزەلیەوە و بەخۆیەوەیەتی لەبەرەوە ئایەتەکانی قورئانی پیرۆزیش کە فەرمایشتی خوای پەروەردگارن هەر یەکێکیان ئاوا حەقیقەتی مطلقن